لا تصوري يكمي بنامه كمان دا باز لا فصل قوري مانجي شعبان دكين دزاني مانجي شعبان دكيتا نيوان مانجي رجب مانجي رمضان واتا مانجي بيش مانجي بيروزي رمضان بيغمر عزيز ما صلى الله عليه وسلم بدل مانجي بيروزي رمضان لما قدا زور بروجو دبو هەوڵان لیا پرسی بۆچی لە ماگەدا زیاتر لە ماگەکانی دیکە گرنگی پێ دەدەیت و وە زیاتر عیبادەت ئەنجام دەدەیت و تێیدا بە ڕۆژوو دەبووی پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم لە وەڵامدا فەرمووی کە لەم ماگەدا کردەوەکانی مسلمانان بەرز دەبێتەوە بۆیە پێم خۆشە و ڕۆژەی ئەو کاتێک کە کردەوەکانم بەرز دەبێتەوە تێیدا بە ڕۆژوو بزانین مسلمانان دەبێت چۆن لەم ماگەدا عیبادەتەکانیان ئەنجام دەن و لەگەڵیشیدا کە لەبەروی مانگێکە پێش مانگی پیرۆزی ڕەمەزان چۆن خۆیان ئامادە بکەن لەم ماگەدا بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا ئەحمەد قامیشی مامۆستای ئاینی مامۆستایان زۆر بەخێر بێ. مامۆستا گەرباز لە مانگی شەعبان بکەین بۆچی پێغەمبەری عەزیز صلی الله علیه وسلم جیاواز ینی بەدەل لە مانگی پیرۆزی ڕەمەزان گرنگیەکی تایبەتی داوە بەم مانگە. بەڵێ بەناوی خوای بەخشندەی مهرەبان سپاس و ستایش بۆ خوای پەروەردگاری جیهان لەسەر نیعمەتی ئیسلام و ئیمان سەڵات و سەلام لەسەر پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لەسەر یاران و شوێنکەوتوانی تا دەگاتە سەر خۆمان. لە مانگی شەعبان طبعا ئێستا لە مانگی شەعبان داین. مانگی شەعبان وەکو لە پێشەچێکە ئاماژەت پێ کرد مانجێکە کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر تیا بە ڕۆژوو بووە. مانجێکە کە دایکە عایشە بۆمان دەژێڕێت و دەفەرمێ ما ڕەئەیته ئەکثەرە صیاما منه نەمبینیوە پێغەمبەری خوام نەبینیوە ئەوەندەی لەو مانگەدا بە ڕۆژوو لە مانگەکانی کەدا بە ڕۆژوو بێت. لە ڕیوایەتێکا دەفەرمێ وەکانە یەصوم شەعبانە ئیلا قەلیلە یعنی ئیلا کەمێکی نەبێت زۆرینەی مانجی ڕەمەزان مانجی شەعبان بە ڕۆژوو بووە. کە بە ڕۆژوو بووە دیارە بۆچی بە ڕۆژوو بووە وەکو لە فەرموودەکەدا هاتووە دەفەرمێ وهو شهر ئەو مانجێکە ترفع فيه الأعمال إلى رب العالمين فأحب أن ترفع عملي وأنا صائم. دەفەرمێ ئەمە مانجێکە کە کار و کردەوەکان تیا بەرز دەکرێتەوە بۆ لای خوای پەروەردگار و حەز دەکەم کاتێک ئەو کردەوانم بەرز دەبێتەوە کە من بە ڕۆژوو بم. طبعا ئەم فەرموودەیە أخرجه إمام أحمد ويقرأه أحمد. ئەم فەرموودەی ئیمامی ئەحمەد دەری هێناوە و ئەحمەدیش بۆتان دەخوێنێتەوە لە خزمەتاندایە. دەفەرمێت حەز دەکەم کاتێک کە عمل و کردەوەکەم بەرز دەبێتەوە بۆ لای خوا من بە ڕۆژوو بم. دیارە لەبەر ئەوەی ڕۆژوو وەکو لە فەرموودە فەرموویەتی لا مثل له یعنی ڕۆژوو گرتن ئەوەندە خێری زۆرە هیچ شتێک وێنەی ڕۆژوو نییە کەواتە ئینسان دائیمەن بە ڕۆژوو بێ بە تایبەت لە مانگی شەعباندا پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم کەوەندە بە ڕۆژوو بووە با ئێمەش لانی کەم پێنجشەمە و دووشەمەکان بە ڕۆژوو بین ئەیام البیض سیانزە و چواردە و پانزدە مانجی عەرەبی مانجی ئاسمانی بە ڕۆژوو بین. ئەمە بۆ یەکەمیان لەبەرەوەی لە خێر و پاداشتا ڕۆژوو وێنەی نییە لا مثل له. دووەمینیشیان مانجی شەعبان مقەدیمە و پێشەچیە بۆ مانجی ڕەمەزان یعنی ئینسان خۆی ئامادە دەکات بەوەی کە بچێتە مانجی ڕەمەزانەوە وەکو پێشەچیەک وەکو مقەدیمەیەک وەکو خۆ ئامادەکردنێکی لایانی دەرونی لایانی ئیمانی لە هەموو ڕوویەکەوە مقەدیمەیەک دەچێت ناو مانجی ڕەمەزانەوە. ئەو کەسەی کەوا پێش مانجی ڕەمەزان لەگەڵ ڕۆژە سونەتەکان ئالوودە بوو بێت و دەست لە ملان بوو بێت و ڕاهات بێ لەگەڵی مانجی ڕەمەزان بەلایەوە قورس نییە هیچ قورس نییە. بەڵام کە کەسێک بە ڕۆژوو نەبێت تا ڕەمەزان یەکسەر کەوتە ناو ڕەمەزانەوە زۆر بەلایەوە قورسە و هەرچەند ئیعلانیشی نەکات هەرچەند ڕاشی نەگەێنێت بەڵام لە سەر درۆ دەرونی قورسە بۆیە هاوڵان زۆر حەزیان لێبوو کە ڕەمەزان بێ بۆچ کە پێشتر خۆیان بۆ ئامادەکرد بوو لە مانگێکی وەکو شەعبانە زۆر تیا بە ڕۆژوو بوون زۆر بەلایەنەوە ئاسایی بوو کە مانجی شەعبانیش بێت. ئەنجار کە تیا بە ڕۆژوو بن بۆ چونکە کردەوەکان تیا بەرز دەکرێتەوە بۆ لای خوای گەورە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی من حەز دەکەم کاتێک کردەوەکانم بەرز بێتەوە حەز دەکەم بە ڕۆژوو بم چونکە ڕۆژوو لە خێر و پاداشتا وێنەی نییە. لێرەدا بەرزکردنەوەی کردەوەکانیش ئێمە بەرزکردنەوەی ڕۆژانەمانەیە بەیانی ئێواران مەلایکەتەکان کردەوەکان بەرز دەکەنەوە ئەمە بەشێشی بەرزکردنەوەیکی هەفتانەشمان هەیە لە پێنجشەمە و دووشەماندا کە ئەو کەسە بە ڕۆژووە کردەوە چاکان بەرز دەکرێنەوە بۆ لای خوای گەورە فریشتەکان دێبن. بەرزکردنەوەی ساڵانەشمان هەیە بەرزکردنەوەی ساڵانش لە مانگی شەعباندایە یعنی ئەم بەرزکردنەوانە هەموویە فریشتەکان ئەمە ئیشوکاریانە کە خوای گەورە فریشتەکان زۆرن بۆ ئەو هەرێکە ئیشوکاری خۆی هەیە کۆمەڵە لە فریشتەکان ئەمە ئیشەکانیانە کە کردەوە چاکان بەرز دەکەنەوە. بۆیە ئێمە مانجی شەعبان بەڕاستی پێویستە زۆر گرنگی پێ بدەین
کردەوەی چاکە بکەین. یەکێ لە کردەوە چاکان ئەوەیە کە زۆر تیا بە ڕۆژوو بین بۆ ئەوەی ئامادە باشی تەواو وەربگرین لە خزمەت ڕەمەزاندا بین و لە پێشوازی ڕەمەزاندا بین بە ڕۆژوگرتن و بەکردەوەی چاکە و بە زیکر و تاعەت و تەقوا و عیبادەت. مامسا وەکو بیستین لە فەرمودەکانە پێغمبەر خوا صلی الله علیه وسلم لە مانگەیە زۆر بە ڕۆژوو بوو، لایکشەوە هاوڵانە فەرمون مانگی شعبان مانگی قورئانە. مسلمان لەم مانگەیە چی بکات و چۆن عیبادەت بکات، کام عیبادەتانە بکات لە مانگەیە خێری زۆر زۆرە؟ طبعا عیبادەت معناکەی فراوانە، کەمال الحب و تەمام الذل، تەواو زەلیلی بۆ بەندایەتی خوای گەورە بکەیت و خۆشەویستی تەواومان هەبێت. جا ئێمە خۆمان ڕابێنین مثلا زیکری ئێوارە و بەیانیان لە بیرمان نەچێ، زیکری خەوتن پاپەن بین بە ئادە بە ئیسلامیەکانەوە. ئاجاوەکو لەسەر تا باسمان کرد ڕۆژەکان بگرین، ڕۆژە سونەتەکان بگرین و هەروەها قورئان خوێندنی بەیانیان، چکە تۆگە هەر بەس ڕەمەزانە قورئان بخوێنی هەر قورسە ناخۆشە ڕۆژی جوزێک زۆر، بەڵام تۆ پێش ڕەمەزان هەموو ڕۆژە نیو جوز حیزبێکت خوێن بە ڕوبعێکت خوێن بێ هەر ڕەمەزان لەسەر قورسنی، یعنی هەموو شتەکان کە تۆ پێش ڕەمەزان لە شەعبان و مانگەکانی کادا چوو بووە جەماعەتی بەیانیان هیچ قورس نیە، ڕەمەزان چوو بووە جەماعەتی عیشایان ڕەمەزان هیچ قورس نییە، قورئانت خوێن بە بەیانیان لە ڕەمەزان هیچ لەسەرت قورس نییە، لە ڕۆژەکانە بە ڕۆژوو ببی لە سونەتەکانە لە ڕەمەزان هیچ لەسەرت قورس نییە. یعنی هەموو شتەکان پێشەچیەکەی بۆ ڕەمەزانە کە ڕەمەزان مانجی ئیمانە، مانجی قورئانە. لەبەر ئەوە دائیمەن ئێمە خۆمان ڕابێنین دەستگرتو بین بە ئادە بە ئیسلامیەکان، بە زیکرەکانی ڕۆژانە، بە قورئان خوێندن، هەموو کارە کردەوە چاکەکان ئەو کاتە ڕەمەزان ئەو کاتی یعنی چێژی لێ دەکەی بەدڵ پێت خۆشە، چونکە خەڵکانێک خۆعاتە نەفسی ئینسانی حەز ناکە ڕەمەزان بێ، چونکە ئەو تا هیچ ناخۆین تا ئێوارە و بەڵام کە تۆ لە بەڕاستی خۆت ئامادە کرد لە ڕووی ئیمانی لە ڕووی جەستەی و لاشەی ئەوە ڕەمەزان بەرەکەتێکی تایبەتی خۆی هەیە. مامۆستا لە یەکێک لەو کاروکردوانی کە پێغەمبەری عەزیزمان صلی الله علیه وسلم هەر لەم مانگەدا و لە مانگەکانی دیکە شاگردی پێداوە بەشێک بلو عیبادەتانەی کە خەڵکی بێ ئاگان لێ یاخود لەوەی کە خەڵک سەرقاڵی شتێکی دیکەیە ئەم بە نهێنی بوون خەریکی و عیبادەتە بۆ لەوانە بوون شەو نوێژکردن، ئەمە تا چەند گرنگەوە خەڵکی سەرقاڵی شتێکی دیکەیە تۆ خەریکی عیبادەت و پەرستش بی. بێگومان لە فەرمودەی پێغەمبەر هاتووە صلی الله علیه وسلم ڕیوایەت کراوە کە بۆ ئەوەندە گرێژی بە مانگی شەعباندا وەکو باسمان کرد پێشەچی مقدمەی ڕەمەزانە، پاشان دەفەرمێ لەو مانگەدا خەڵک غافڵە لێ بۆ چکە لە بین ڕەجەب و ڕەمەزاندا خەڵک دەڵێت چەندی ماوە بۆ ڕەمەزان 20 ڕۆژی ماوە، 15 ڕۆژی ماوە، 10 ماوە، ئەو چاوەڕوانی غافڵی دەکات، بێ ئاگای دەکات کە ئەنجا کە بێ ئاگای دەکات هەر چاوەڕوانی ئەوەی کەی ڕەمەزان بێ. بۆیە دەبێت ئێمە بە ئاگا بینەوە و بزانین کە گەورەی ئەو مانگە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئەوەندە تیا بەڕۆژوو بووە و بزانین کە کاروکردەوەکانی تیا بەرز دەکرێتەوە، زۆر پابەند بین بە تەقوا، بە ئادابی ئیسلامی، بە زیکرەکانی ئێوارە و بەیانیان، بە قورئان خوێندن، بە خۆ ئامادەکردن لە هەموو لایەکەوە بۆی بتوانین لە خزمەت ڕەمەزان بین. مامۆستا دیاری کراوە کە باشترین عیبادەتیان کامەیە زیاتر ئەنجامی بدەین؟ ڕۆژوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەنێ بە ڕۆژوو بە زۆرینەی کات بەرەوەی لا مثل لەوە دەفەرمێ وێنەی نییە لە خێر و پاداشتە. وەکو خۆشی ئاماژەی پێکرد و فەرموویەتی پێم خۆشە کاتێک کە کردەوەکانم بەرز دەبێتەوە بە ڕۆژوو لەبەرەوە گەر شتێک چاکترە بوویاشت ئەوکانی کەژە چاکن چاکەیە و چاکتر هەیە. هەم دەرفەتێکی باشە بۆ کەسانی کە ڕۆژی ڕەمەزانی پێشویان لەسەر ماوە لە مانگە بیگەڕێن. بەڵێ بە تایبەتی قەرزارەکان ئەرەوەڵڵا زۆر چاکە ئینسان قەرزار بوو بە ڕۆژوو بێ. زۆر باش مامۆستا، مسلمان لە مانگە چۆن هەوڵ بە خۆی ئامادە بکە بۆ مانگی ڕەمەزان؟ ئایا ئەوەی کە پێشتر ئەنجامی داوە چ بکە بۆی کە وردە وردە لی دوورکەوێتەوە بۆ نەڕەخستنەوە کاتەکانی خۆی، زیادکردنی عیبادەتەکانی، ڕاهاتن لەگەڵ قورئان خوێندن و ڕۆژوگرتن و چۆن یعنی ئینسان هەوڵ بات ئەم مانگە بکە بە مقەدیمەیەک بۆ مانگی ڕەمەزان؟ طبعا ئێمە ئەوەی کە باسمان کرد هەر هەمووی بوو بە پێشوازی و مقدمە و پێشەچیە بۆ ڕەمەزان. ئەی چۆن پێشوازی لە ڕەمەزان بکەین؟ بەزێشتا ماوێتی بە هەندێک نەترسن بڵە وەڵا باسی ڕەمەزان دەکەن. طبعا ئێمە لە چەند لایەکەوە پێشوازی ڕەمەزان دەکەین. هاوڵان طبعا دیارە زۆر لە خزمەت ڕەمەزان دابوون، پێشەوەی ڕەمەزان بە چەند مانگ دوعایان بۆ کردو پێی بگەن پێیان خۆش بووە کە لە ڕەمەزان بە خزمەت ڕەمەزان بگەن، دعایان کردو ئینشاءالله ئێمەش دەڵێن اللهم بلغنا رمضان ووفقنا فيه للصيام والقيام. خوا ئێمەش بگەینە ڕەمەزان و هەموو ئەوانەی کەوا هەموو پێمان خۆشە مسلمانان ئینشاءالله تعالی و ئەو خێرەمان بەنسیب بێت. یەکەمیان پێشوازی ڕەمەزان دەکەین، خۆی بۆ ئامادە دەکەین لە ڕووی ئیمانیەوە، لە ڕووی ئیمانیەوە خۆمانی بۆ ئامادە دەکەین، لە پێشوازی لێ دەکەین بۆ چونکە ئیمان و بیر و باوەڕمان وایە
کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مژدەی پێداوین من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هەر کەسێک بە ئیمانەوە بە ئومێدی پاداشتەوە بە ڕۆژوو بێت ئەوە مژدەیەمان پێدراوەکەوە خوا لە گوناهەکانی ڕابردووی دەبورێ کەواتە یەکەمیان لە ڕووی ئیمانیەوە ئێمە خۆی بۆ ئامادە دەکەین دەڵێن حەز دەکەین پێی بگەین بۆ ئەو لە گوناهەکانمان خۆش بێ خوای گەورە ئەمە لە ڕووی ئیمانیەوە ئەمجار لە ڕووی جەستەییشەوە یعنی بەڕاستی لە ڕووی جەستەییەوە حەز دەکەین پێی بگەین چونکە ساڵ 11 مانگ ساڵ 12 مانگ لە 11 مانگا ورجی ئێمە هیلاکە ئەم هەموو شلە و برنج و فاسۆلیا و گۆشتە وەرگ هیلاکە جا خەڵکێک وەرگێکی زۆری لێ هاتووە طبعا ئەو قەڵەوی و ئەستوری ئەو گەورەی ئەو قەڵەویێش نەخۆشێکی سەردەمە مەعیدە زۆر هیلاکە لە مانگی ڕەمەزانە با تۆزە ئیسراحەت بکە خواویش ناڵ ئەوارە وانێتی یەکەن بێتام یەکەن با لە ڕەمەزانە تۆزە ئیسراحەت بکە لەلایەنی دەجەستەییشەوە مە ئیسفادە لێ دەکەین پێشوازی لێگەن چونکە خۆشەویستمان فەرموویەتی سووم و تەسیح و بە ڕۆژوو بن تەندروستیان باش دەبێت مامۆستا شتێکی کەشی تێدایەکەوەی کە خۆمان بخینە جێگەی ئەو کەسانی کە برسین کە هەژارن ئەنی ئەوە ژەر بۆ ئەمە یەکێکە لە ئەوەی کەم یەکەمیان ویستم لە بواری ئیمانیوە ئامادەباشی بۆ دەکەین وەکو خێرەکە دومیان لە بواری جەستە و لاشەیەوە ئامادەباشی بۆ دەکەین لە بواری تەندروستیەوە ئەجا پاشن ئەوەی کە بەڕێزیشت باست کرد بە هەمان شێوە یعنی یەکێک لە حکمەتەکانی ڕەمەزان ئەوەیەکەوە لەگەڵ ئازاری برسیەکاندا بژین ئەی لە داوای پێغەمبەریان پرسی سەلامی خوای لەسەر بێ یان لە سەیدنا یوسف بوو فەرمیان بۆچی تۆ ڕۆژ ڕۆژێک بە ڕۆژوو دەبی خۆ یوسف پێغەمبەر سەلامی خوای لەسەر بوو وەزیری دارایی و هەمووش لە بەرز خۆی دابوو بڵێن لە کاتەدا فەرمووی بۆ ئەوەی هەست بە ئازاری برسێتی بکەم بۆی بزانم هەژاری چەند ناخۆشە داماوی چەند ناخۆشە لەبەر ئەوە ئەمە یەکێکە لە حکمەتەکان جا ئێمە هەم لە ڕووی ئیمانی و پێشوازی لێ دەکەین بەو خێریکە پێمان دەبڕێ و هەم لە ڕووی جەستەییشەوە بۆی کەوا وەرگمان تۆزە ئیسراحەت بکە و تەندروستیمان باش بێ و هەم لە ڕووی ئەوەی کەوا هەست بە برسێتی بکەین و بزانین برسێتی چەند ناخۆشە تۆ لە ماڵی خۆت تێری بەڵام ئایا خەڵکی فەقیر بزانە چەند ناخۆشە کە برسێتی ئەنجار عادەتەن ئەوانەی کەوا خەڵکەکە دەکەین بە دوو بەشەوە لە پێشوازی ڕەمەزاندا بەشێکیان زۆر خۆشحاڵن بە هاتنی ڕەمەزان ئەوانن کە پێشتر ئامادە باشیان بۆ کردووە لە ڕووی ئیمانیەوە لە ڕووی جەستەییەوە قەدری چکە قەدری زێر لای زەڕەنگەرە ئەمە ئیمانداران ڕاستەقینن بەڵام بەشێکی تریشیان طبعا پێیان ناخۆشە کە ڕەمەزان دێ بۆ چکە پێشتر ئامادە باشیان بۆ نەکردووە لەبەرەوەی ئیمانیان لاوازە ئەوە یەک قەدری نازانن خێر و پاداشتێکی تێدایە پاشانیش ئەوانە لە ژیانیاندا پێشتر بوون بە بەندەی هەوا و ئارەزوو بەندەی گەدەوگی پاڵ هەر خەریکی خواردن بوون دەی بەس خواردن یعنی سفری ئێوارانیان بەردەوام یعنی هەموو شتەکانیان بۆ دنیا یعنی حەز دەکەن بژین بۆی بخۆن ئێمە دەخۆین بۆی بژین بەڵام دەژین بۆی عیبادەت بکەین ئەو حەز دەکات بژێ بەس بۆی بخوا کەوا ئەو کەسە ئەوای لێ هات ڕەمەزانی لێ دەگرێتەوە تەمان پێی ناخۆشە لەبەرەوە ژیان بریتی نییە لە خواردن هەمووی چونکە لە فەرمودەی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم کەوا هەر کەسێک لە دنیادا شەراب بخواتەوە لە شەرابی قیامەت بێ بەشە شەرابی قیامەت تام و چێژەکەی خۆشە بەس پێی سەرخۆش ناوی ئی دنیا دەڵێن تاڵە بەڵام پێی سەرخۆش دەبێت ئەمە هەر کەسێک لە دنیادا پیاوان بەرجی ئاوریشم لە بەرکە کە بۆ پیاوان حرامە لە ئاوریشمی قیامەتی بێ بەشە لەبەرەوە ئێمە هەندێک لە خۆشیەکانی خۆمان هەڵدەگرین بۆ قیامەت چونکە خۆشی ڕاستەقینەکە لە بەهەشتایە بۆ چکەمە دەبڕێتەوە ئێستا مە هەرچی چەندش لە بەرج و گۆشمان خوارد و ئەم هەموو دەعوەتە هەر ئەو ساعاتێ دوای ئەو مردنەکە هات یعنی هەموو خۆشیەکان لەبیر دەباتەوە لەبەرەوە خۆشی ڕاستەقینە لە قیامەتە لە بەهەشتا ئینشاءالله خوامانداتین ئینشاءالله مامۆستایەکی تر لە ڕووداوانی کە لە مانگی شعبانە هەیە ناوەڕاستی مانگی شعبانە کە ئێمە بەشەوەکەی لە عادەت و کولتوری خۆمانە پێڵێن شەوی بەرادوە زۆر کەسیش پێی وایە بە ڕۆژوبوون لە ڕۆژەکە سونەتە ئەمە لە شەرایەتی ئیسلامە چۆنەوە سونەتەکانی ئەم ڕۆژ و شەوە چین طبعا لە نیوەی شعبانە بە تەبیعەت بخۆی نیوەی شعبان یعنی 15 ڕەمەزان لە 13 و 14 و 15 هەموو مانگێکی سونەتە بە ڕۆژوبی لەو ڕۆوە ئەو ئەیام البیضە يعني سنة بروجبي بلام كومل حديث ضعيف ولاواز هاتون لو واريوا ك هندش هالبصرا وهندش لوازن أو بوشوينيا بلام وكو روجبون لبروي أيام البيضاء عسايا إنسانتيها بروجبي بلام هندك حبوك باس ما كان هندك حديث لموضوعنا وهاتون كحديث كان ضعيف ولاوازن شو ك أويك باز ذكر دياري كني رزق وروزي أما رمضان لشيء قدره لشبي قدره برز كنو عملوا كردو كانج لماجي رمضان لماجي شعبان لبر أوا أسايا لو كريستيانزو شواردو بانزي ماك همو ماجيك بروجبي زۆر باشە مامۆستا ئەو بەکری بەڵخی دەفەرمی ڕزای خوا لێبێت مانگی ڕەجەب مانگی چاندنەوە مانگی شعبان مانگی ئاودانی
زراعەتەکەی و مانگی ڕەمەزانیش مانگی بەرهەمەکەیەتی ئەو زراعەتی چنینەوەیەتی ئەمە چۆن وێنەی بکەین ئەمە هەمووی دەستە و وێنەکەی ئەوەیە دەچێتەوە سەر پێشوازیکردن و خۆ ئامادەکردن ینی لە مانگی ئەوان بۆن لە ڕەجەبە ئەیچێنێ لە شەعبانە ئاویەدا و گەشە دەکا و حازر لە ڕەمەزانە بەرەکە ئەچنیەوە یعنی وێناکی زۆر جوانی کردووە یعنی ئەمە ڕەمەزان بەڕاستی خەلە و خەرمانی ئیمانە ڕەمەزان بەڵام پێشتر کە ئامادەباشی بۆ کرد بێت بۆ ئەوی بە قەناعەتەوە بە هاتنی خۆشحاڵ بێت نەک خەڵکانێک دەبینی کورە دیسان ئەمەش حەسارێکە ئەمەش دیسان برسێتیەکە ئەمەش دەم لە یعنی خەڵکانێکی بە ڕۆژ دێ بەڵام لە خۆی تێک دەدا و خێرەکەی لە چیز خۆی دەدا لەبەرەوە دەبێت ئێمە هەر شتێک دەکەین بە ئیمانەوەی ئیمانن و احتیسابن ماوەسا ئێستا ئەریەوە زۆرێک لە خەڵکی لە جارێ زوو بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان بەڵام ئەگە سێری سیری هەواڵام بکەین 6 مانگ پێش ڕەمەزان ئامادەکاری 6 مانگ پێشتر لە پێشوازی دابوون لە ئامادەکاری دابوون دوعایان بۆ کردووە یعنی ئەمە بەڕاستی مەسەلە نیشانەکە مەسەلە ئیمانی ڕاستەقینەیە یعنی بەڕاستی ئێمە زۆر شتەکان ئێمە هەندێک شتی بۆ تێ دیکۆر و ڕووکەش یعنی ئێمە مەسەلەن کە ئەوا دەڵێن دەبێت بۆ خۆشمان وابین ئەو جار بە خەڵکیش بڵین لەبەرەوە بەڕاستی نمونەی هاوڵان نابێتەوە جاریشکە زۆر باش ماوەسا یەکێکتر لەو بابەتانی کە زۆر جارە بێتە جێگەی بازەوەیە ئەو بەڕێزانەی کە سەرۆت و سامانەکەیان ئەگاتە حەدی زەکات و لە مانگی شعبانیشا کاتی زەکاتەکەیان دێ هەڵی ئەگرن بۆ مانگی ڕەمەزان بۆ پێی کە ڕەمەزان خێری زەکاتدان زیاترە ئەمە تا چەندێک ڕاستە ئایا ئەوە دروستە ئێمە زەکاتەکانمان دوا بخەین بۆ مانگێک دوای ئەوە نەخێر دروست نییە بۆ چونکە دروستە پێشی خەی لەبەر خاتری فەقیران و هەژاران و مەسلحەتی عام کارە ساتێک دەقەومێ شتێک دەقەومێ مانجێک پێشی خەی ئاساییە بەڵام دواخستنی دروست نییە بۆ چکە قەرزارەبی چێ دڵێت تۆ دەگەی ئەوە چێ دڵە نامری بە قەرزاری نامری حەقی ژارن ئێمە عادەتەن هەموو عادەتمان پێوە گوتو بۆ خۆمان وامان دیاری کردووە هەموو ڕەمەزانان زەکاتەکە دەدەین لەبەرەوەی کردومانە بەسەری ساڵی خۆمان لەبەرەوەی لەبیرمان ناچێت کاتەکەی بەڵام پارەکە لە چ مانجێکدا سەری ساڵی هاتەوە مانگە دە زەکاتەکە دێ مانجی یەک بوو مانجی دوو بوو مانجی سێ بوو هەر مانجێک بوو بەڵام دواخستنی پێشخستنی دروستە و دواخستنی دروست نییە زۆر باش مامۆستایان لە کۆتاییدا جیاواز لەم باوەتی کە باسمان کرد لەم هەفتەی پێشوە مۆزوعێکە بوو کە ئاینجێگەی سەرنجی خەڵک بووە قسە و باسێکی زۆری لێوە کرا کە ئەوش فتووایەک درابووی کە هاوسەرانی ئافرەتانیش دەتوانن داوای هاوسەرگیری لە پیاوە بکەن ئەمە مشتومڕێکی زۆری بە دوای خۆی داهێنا و کەسانێکی ژەم پیان باش بوو کە لەم بەرنامەیەدا ئاماژەیەکی پێ بکەین ئەمە چۆنی مامۆستا چۆن شریعەتی ئیسلام باسی کردووە بەڵێ دەستان خۆش بێ حالەتەن پەیامی ڕۆژ دەبێت قسە و باسی ڕۆژ بێت ئێمەش وین لە فیتنەی آخر زەماندا دەژین شتی سەیر و سەمەرە دەبینی عیش ڕەجەبەن تەرا عەجەبەن یعنی هەتا بژی شتی سەیر و سەمەرە دەبینی ئێستا تقریبا هەموو شتەکان لە ژیاندا بێبەها کراوە خەریکە ئینسانیش بێبەها بکرێت بە تایبەتی ئافرەتان یعنی بە تایبەتی خەریکن ئافرەتان تەواو بێبەها بکەن ئەویش ئەوەیەکەوە ئایا ئافرەت دەتوانێت خوازبێنی پیاو بکە قسەکە مەبەستەکە ئەوەیە نیە لە شریعەتی ئیسلامدا ئافرەت ئەوەندە بە قەدر و قیمەتە ئەوەندە بەڕێزە ئەوەندە گەورەیە دەبێ بچی بۆ خوازبێنی و دەستی باوکی ماچکەی و برا و خزمان کۆکەوە و ئەمە هاتم ئەو چەمان بنێ و ینی ئەو شتانە بەش ئەمە گەورەیە ئەمە مافە بەڵام ئافرەت لە بازاڕی و لەسەر جادە خۆی بەشوو بدە ئەمە بەڕاستی ئەو پەڕی بێڕێزیە جا لەبەر ئەوە ئێمە سێ زۆر حاڵەتمان هەیە یەکەمیان ئافرەت خۆی پێشکەشی پێغەمبەری خوا کرد صلی الله علیه و سلم ئەمە خالیسەتەن لەکە من دون المؤمنین ئەمە تایبەتە بە پێغەمبەری خواوە کەس ناتوانێت قسەی لەسەر بکە و کەسی ناتوانێت ئەوە بکە ئەمە بۆ چکە ئافرەت ویستویەتی ببێتە دایکی ئیمانداران گەورەترین چاکترین کەس هەڵبژێرێ ئەمە تایبەتە بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمە یەک دوو ئافرەت دەتوانێت ئەگەر پیاوێکی هەڵبژاردو دۆزیەوە تەلەفۆنێکی بۆ بکە یان پێی بڵێ من تۆم هەڵبژاردووە وەرە خوازبێنی بکە ئەمە چاکە ئەمە دروستە خوازبێنی بکە بڕۆ بۆ لای باوکی بڕۆ بۆ لای برای بە چەند پیا و مامۆستاگە خۆی بەرێ خوازبێنی بکە ئەمە چاکە ئەمە شتێکی چاکە وەکو چیە خەدیجە دایکی خەدیجە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وای کرد هەڵی بژارد ئەنجا هەڵی بژارد بڕۆ خوازبێنی بکە بەرە خوازبێنی بکە ئەوە گەورەیە بۆ ئافرەتەکە ئەمە خاڵی دووەمیان نازم قسەکە دەگەتەوە بکەین دایکە خەدیجە ڕاستەوخۆش نەبوو لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕێگەی ئافرەتێکی دیکەوە بەڵێ ناردی خوازبێنی بکە ئەو کاتەوی دەچێت ئەگە باوکی مابوو باوشی ئەگە باوکی نەمابوو باپیری ئەگەوە نەمابوو براکانی برا گەورەیە ئەنجا ئەوە گەورەیە چونکە ئەگەر وانە بێ ئافرەتەکە ئەو پەڕی بە سووک و کەم خۆی پیشان دەدا جا دەفەرمێ ئەمە خاڵی دووەمیان یەکەمیان بۆ خەتایبەر بە پێغەمبەر دووەمیشیان زۆر تەواو شەرعیە ئافرەت
بە پیاوەکە بڵێ بە کوڕەکە بە گەنجەکە بڵێ بڕۆ خوازبێنیم کە یعنی ئێستاوە لێرەدا گەلێک پێشوە بمسە وەڵامەکەت گەلێک کچ هەیە بۆ داخڵەتێن گەنج خۆشم دەوێ و ساڵی لەگەڵ دەمێنێتەوە تەلەفۆن و فەیسبوک و دەتخوازم و دوای خۆریە بڕێ نە کچەکان بەڕێزەکان وریابن بە کوڕەکە بڵێ ئەگەر ڕاستە تۆ منت خۆش دەوێ فەرموو بنێرە خمارەم کە بڕۆ عەلام ببڕە بەڵام نەق ساڵێک دوو ساڵ مانجێک دوومان قۆڵ بڕن و قسە و بێن و ئەمە ئافرەت سوک دەکات خاڵی سێمیان ئەوەی وەڵامی پرسیارەکەی تۆیە دروست نییە ئافرەت خۆی بەشوو بدات و دروستیش نییە ئافرەت بەشوو بدات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی لا تزوج المرأة المرأة دروست نییە و نابێ ئافرەت بەشوو بات یعنی نابێت دایک کچەکەی خۆی بەشوو بات پور کچێک بەشوو بدات ئافرەت نابێت وەلی ئەمر لە وەزعیدا بەشووی بدات ئەمە یەک ولا تزوج المرأة نفسها دەفەرمووی ئافرەتیش نابێ خۆی بەشوو بدات ئەوە چییە فإنه تفعلها الزانية ئەو ئافرەتانی زیناکار و بەدڕەوژ ئەو کارە دەکەن لەسەر جادە لە بازار خۆی بەشووەدا و لە ئەوروپای وایە لە ئەوروپای بە حیساب ئەمە مافە ئازادیە بە حیساب ئەو پرسوکایەتیە بۆ خۆی بۆ چونکە تۆ جارێ دایک و باشێک تۆ بەخێو کردووە ینی ئەمە ئەوەندە بێوەفای بەرامبەر دایک و باوک لەلایەکەوە ئەوەندە بە بێکەسی خۆت دەرکەی ئەی سپێنێک لێت خەوما دڵنێ ئەو پیاوە وەفایەکی لێ بۆ تۆ یان لەبەرەوە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم لا تزوج المرأة نفسها ئافرەت نابێ خۆی بەشوو بات چونکە ئەمە هەم بێڕێزێ بۆ خۆی هەم بەکەم سیرکردنی خۆیەتی ئیسلام کە ئەو شتانی داناوە مەسەلەکە مافی ئافرەتە مەسەلەکە پاراستنی ئافرەتە مەسەلەکە ڕێزی ئافرەتە اینجا ئەوەی کەوا ئەو دووربینی پیاوانی شایانە لەوانەیە بۆ شۆی ئافرەت بیر نەکاتەوە بۆیە هەر کەسێک ئەوە بکات ئەمە لەوانەیە خەڵکێک بە ناوی ئازادی و بە ناوی مافی ئافرەتەوە و ئافرەت سەربەستەوەی باشە خۆ کەس نێگوتۆ کۆی لەبێ بەڵام چییە ڕێزی ئافرەت لەوەدایە کە ئەو دایک و باوکە ئاگادار بێ براکانی ئاگادار بن لە مەجلیسێکە دابنیشی ئەمە بۆ خۆی مافی ئافرەتە و شیرینێک بخۆیەوە و مامۆستا دوو قسەی خێر بکە ئەمە بەرەکەتە نەک ئەوەی کەوا لەسەر جادە خۆی بەشوو بات ئەمانە هیچی دروست نییە و ئەمە بە ناوی ئازادیەوە بەرەڵایی پەیدا دەکەن و دروست دەکەن بە ناوی مافی ئافرەتانەوە ئافرەتان بێ مافەکەن بەتایبەت هەندێک لە ڕێکخراوە بەکرێ گیراوە قوڕمیش کراوەکانی لە دەرەوە هێنراوە دانەوێت خێزانەکان هەڵوەشێن و لە ناو کۆمەڵی کوردە ئێمە شانازی بە خێزانەوە دەکەین دانەوێت لە خێزان بدەن بۆ ئەوەی ڕەسەنایەتیمان لەدەست بدەن سەکان خۆش بێ خۆم ساگیان زۆر سپاس بۆ ئامادەبوون ئازێتمان نەی خوای گەورە حیا و حرمەتمان بپارێزێ خێزانەکانمان بپارێزێ یا ڕەبی خوایە بمانگەێنی بە مانجی ڕەمەزان إن شاء الله زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحمەد قامیشی مامۆستای ئاینیە خوا بەخێر بێت سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ